سعات 11:30 بوو ئەمە پارماندا بووە هیچ مشکلە نەبوو سەردەمەکی دەنگەکی گەلە گەورە هات نەمازانی کو هەراتین لۆ دەرێ هاتینە دەرێ ئەو جارە یەچکەی لێدا دەنگکە لەوی گەورەتر بوو نادەزانینە هەرێ بچێ ژۆرێ نەبچێت دەرێ خانەکەەوە دەهەژا نە شتێکمان مایی نە پەنجەرێک نە دەرکە هەوتێت بڕۆ ژۆرە تەسوورکە هیچ شتێکمان نمایە عەبدێکمان جێلێ بوو ئەو مارمە پڕ ساچمێ ئێرکوانە سارەکەمان زیانی پێگەیشتە هەر زۆر وەلعاسری وێرا بووینە شۆکە نەخەومان هەبوو نەهی زەمدارانە هەمووی زۆر ترسان ترسەکی زۆر گەورەش بوو. پێنج ساڕۆک لەو شتەمە بە حەردی کات ئەوە جێکی دیارە ماڵەکە نێزیکە لەو ماڵەیە ئەو بازرگانەیدا ئێدی زەرمەندی هەموو ئەو خەڵکی لێرە بوو هەموو تووشی زەرمەندی بوون هەتا کەینێکە حکوومەت ڕێ بداتن کە دەور و پشتەکانی دەوڵەتی دەور و پشتمان کە ئەو هالا زەرمەندی خەرچی فەقیر لێرکانە زەرمەندبی بەڕاستی یعنی داوا دەکەین ئەو دەوڵەتە نێودەوڵەتەکان وەکو دەسەڵاتدارەکان بتوانن کە ڕێگەیەک دابنێن لەوەی خەڵک تووشی زەرمەند نەبیتن ئەوەی باجەکەیدا خەڵکی فەقیرێدا